ڕاوەستاوی ئیستیقامە. خوا ڕاوەستاوە بکات. دوعایەکی جوانی کوردەواریە کە سەرچاوەکەی ڕاستەوخۆ لە قورئانی پیرۆزەوە هاتووە کە بریتیە لە ئیستیقامە. خوا ڕاوەستاوت بکات بە دوو مانای سەرەکی دێت. لەلایەک تەمەنایە بۆ ئەوەی پشوو حەسانەوەیکی ڕۆژانە بدات بە مرۆڤ، حەسانەوە لە هەموو ئەو ماندووبوونانەی کە ڕۆژانە جەستەی مرۆڤەکان شەکە دەکات. دوعای ڕاوەستاوی وەک وچانێک بۆ پشودانی جەستەیە کە مرۆڤەکانی دەوروبەر هەستی پێدەکەن. نیشانەی بە خەمۆبوونی تاچی دیندارە بۆ هاونیشتیمانیەکەی. بینینی هەموو ئەو ڕەنج و تێکۆشانەیە کە مرۆڤ بۆ پەیداکردنی لوقمە و نانی حەڵاڵ ئەیدات. بۆیە ئەم تێکۆشانە ڕاوەستاوی و خۆڕاگری ئەوێت. بەڵێ کاری باشە مەرج نییە لە بەرەوەی باشە سوک و سانە ئەنجام بدرێت. بە پێچەوانەوە کاری چاکە چەندێک قورس و گرنگ و خاوەن پاداشتی گەورەیە، هێندەش سەنگین و پڕئەرکە لە ساتی ئەنجامدانیدا. هەر بۆیە ئێمە دوعای ڕاوەستاوی و ئیستیقامە بۆ دەوروبەرەکەمانەکەین کە خوای گەورە ڕاوەستاویان بکات لەسەر چاکەکاری چاکە. مانای دووەمی خوا ڕاوەستاومان بکات بریتیە لەو شێوازە دروستەی دینداری و پەیوەستبوون بە خوای پەروەردگارەوە. ئەمەش دیسان کارێکی پیرۆزە و گرنگە و ئەبێت هەمیشە داوا لە پەروەردگارمان بکەین کە ڕاوەستاومان بکات لەسەر ئەو عیبادەتەی کە خۆی پێی ڕازیە و سوود بە ئێمە ئەگەێنێت لە دنیا و دوا ڕۆژدا. بەم شێوەیە ئەگەینە ئەو ئەنجامەی کە دەستەواژەی ئیستیقامە پەیوەندی بە هەردوو ئاستی کردداری و دەرونی ئێمەوە هەیە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوای گەورە پێشی هەموو بەشەرێک بە تاقانە خۆشەویستەکەی خۆی دەفەرمێ محەممەد المصطفى صلى الله عليه وسلم دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم فاستقم كما أمرت ومن تاب معك ولا تطغوا إنه بما تعملون بصير. أفرمي أي خۆشەویستم بەردەوام بە ئیستیقامە هەبێ بەو شێوەی کەوا خوا فەرمانی پێکردووی، نە بەو شێوەی نەفسی ئینسانی حەزی لێیەکە، هەر داوا لە خۆی ناکە. بۆیە ئێمە ملزەمین پێوە. ئەفەرمێ وەمەن تابە مەعەکە، ئەوانەیش کە لەگەڵ تەوا تەوبەیان کردووە گەڕاون بۆ لای خوا، هەمووتان ئیستیقامەتان هەبێ. جا بۆ ئەوەی زیاتر تەئکیدی کاتەوە فەرمێ وەلا تەطغەو، نەکەی طغیان کەی. طغیان یانی چی؟ یانی نەکەی زیادە ڕەویکەی، نەکەی شتی نەفسی خۆتی تێکەی، نەکەی شتی حەزی خۆتی تێکەی، ئیلا ئەبێ چی بکەی؟ تەنها ئەوە جێبەجێکەی کە خوا فەرمانی کردووە. ئەمە ئیستیقامە. ئەفەرمێ بیشزانە ئینەه بما تعملون بەصیر، بیشزانە خوای گەورە چاودێرە، ورد مراقەبەتەکە لە هەموو کردەوەکانتا. کردەوەکانە ئەگەر ئیستیقامەی تیا بێ خوای گەورە قبوڵیەکە، ئیستیقامەی تیا نەبێ چەندە زۆر بێ. لەکوێ ئیستیقامە نەما یەکسەر خوای گەورە ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم بەچیش ئیستیقامە نامێنێ؟ پەناگرم بەخوا بە شیرک، لەگەڵ کەوتیتە ناو شیرکەوە. حتا خوا بە پێغەمبەر گیان ئەفەرمێ لئین ئەشرەکتە لەیەحبەطەنە عەمەلوک، لەگەڵ ئیستیقامە ناماو کەوتیتە ناو شیرکەوە با زۆر خۆش و مانوو کردبێت لەوە پێش، یا هەر بەردەوام لە مانوو بوانبی هەموو کردەوەکان بەتاڵ دەبێتەوە. جا ئینسان بۆی کردەوەکانی بەتاڵ نەبێتەوە ئەبێ ئیستیقامەی هەبێ. ئەو نەی من لی تێکەشتوم ئیستیقامە واتە چی؟ واتە بەردەوامی لەسەر چی؟ لەسەر پابەندبوون بە فەرمانەکانی خواوە. چۆن خوای گەورە داوای بەردەوامی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم و یاران و تابعین و تابعی تابعینەکە بە هەمان شێوە داوای بەردەوامی لە من و تۆ و لە هەموو مسلمانانیشەکە. استقامە بە معنایەکی فراوان کە کەلیمەیەکی جامعە، یعنی لە ئوموری دنیا و لە ئوموری دینیشە، یعنی بەردەوام بوون لەسەر عیبادەتی خوا. پێناسەی زۆر بۆ کراوە وەکو ئیمامی ئەبوبەکر دەفەرمێ ئیستیقامە ئەوەیە کە لەم یوشریک بالله، کە ئەوەیە کەوا ئینسان هاوڵ بە خوا بڕار نەدا. شیخ حەسەنی بەسری فەرمێ یعنی الاستقامة على أمر الله، بەردەوام بوون لەسەر ئەمری خوا. ئیمامی عەلی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ یعنی ئەدو الفەرائض، ئەداکردنی واجباتی خوا. استقامە یعنی بەردەوام بوون لەسەر و عیبادەت و تاعەتەی کە ئینسان ئەنجامی ئەدا لە ڕەمەزانە و لە دوای ڕەمەزانە، یا لەسەر ئەو خێر و سەدەقاتەی کە ئەیکا، یا لەسەر ئەو ئومورە دینیانەی کە بەردەوام بێ لەسەری، وەکو خوای گەورە ئیشارەی پێیەکە. ئەمە باسی ئیستیقامە و معنای ئیستیقامەیە لە معنا گشتێکەیە.
و پاشان ئیستیقامە ئەگەر سیرکەین خوای گەورە ئەمرەکا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فاستقم كما أمرت ئەمرەکا بە پێغەمبەری خوا کە بەردەوام بێ لە گەیاندن و تەبلیغکردنی پەیامی خوای گەورە بە بێوچان کەواتە مادەم خوای گەورە بەرامبەر بە پێغەمبەرە فەرمێ ئیستیقامە بەردەوام بە لەسەر دینەکەت لەسەر تەبلیغکردنی پەیامی خوا کەواتە ئەولاترە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام بین لەسەر ئەو پەیام و دین و ئیسلامەتی کە هەڵمان گرتووە عیبادەتی نوێژ و تاعەت بێ یاخود عیبادەتی خێر و سەدەقات بێ یاخود ڕۆژوو بێ هەر عیبادەت یا خێر چاکە و پیاوەتی بێ هەر عیبادەتێک بێ یا هەر ئومورێکی دنیایی بێ ئینسان بەردەوام بێ لەسەری و یعنی ئەوە بەو معنایە نەبێکەوە گڕ و کفێ بێ بەردەوام نەبێ ماوەیەک ئیشێک بکە و دوایی وازی لێ بێنێ چونکم کاتێکە ئەبینی سەیەکەی جارێکیان پێغەمبەری خوا بە سەحابەیەکی فەرمووی یا عەبدوڵڵاه يا عبد الله لا تكن مثل فلان كان يقوم من الليل فترك قيام الليل أي عبد الله فلان كز مبا ما ويش شو نوجيكر دعاء تركي كر يعني بردوام بابو إمام علي فرمي أجر إيشكانتان خيركانتان يا عبادتكانتان باكمش به بلام مهم وإنسان بردوام بلا سري همشتك كدس في أكال لسرتايك هي أو سرتايش ككوتاي بيت براسي بتاي بد يستبو لكوتاي ماني رمضان يعني ماني رمضانش زور گرنگا إنسان كتواني بيتي تێشوێکی باشی کۆ کرد بێتەوە بۆ ڕۆژی قیامەتی خۆی جا ئەم تێشوشە پێویستی بەچیە پێویستی بەوەیە بەردەوامبوونی ئەوێت ئیستیقامە پێناسەی زۆری بۆ کراوە عالمەکان پێناسەی زۆریان بۆ کردووە زانایانی بەڕێز هەتا ئیمامی سەحابە بەڕێزەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم پێناسیان بۆ کردووە یەکێک لەو پێناسانەی کەوا کراوە بریتیە لە بەردەوامبوون لەسەر تاعاتی خوای پەروەردگار لەسەر عیبادەتی خوای پەروەردگار ئەم بەردەوامبوونیشە پێویستە ئینسان بیپارێزێت بەڕاستی ینی پێویستە بەردەوام بێت چۆن لە ئەسنای ڕەمەزانە ئینسان عیبادەتی بۆ خۆی پەروەردگار کردووە لە ڕەمەزانە قورئانی زۆری خوێندووە نوێژی جەماعەتی کردووە بەردەوام لە مزگەوتا بووە و زیکری زۆری کردووە و توانیوێتی خێر و خێرات بکە ئەو شتانە ئەبێ ئینسان دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بێت لەسەر ئەمان یعنی ئیستیقامە بە معنای ئەوەیەت تۆ چۆن لە ڕەمەزانە عیبادەتی خۆی پەروەردگاری کردو لە نوێژی جەماعەتت لە ڕۆژوگرتنێکی زۆر جوانت لە خۆپاراستن لە حرام لە هەموو ئەو بوارانە و ئەبێ دوای ڕەمەزانیش بەڕاستی ئینسان خۆی دوور خاتەوە لەو شتانەی کەوا لە ڕەمەزانە بەردەوام بۆ لیان خۆی دوور خاتەوە لەو شتانەی کەوا خۆی بەرە نەهی لێ کردووە و ئینسان ئیستیقامە بە معنای ئەوەیەت کە ئەبێت بەردەوام بی لەسەر عیبادەتی خۆی پەروەردگار چونکە یاکم معلومی جەنابتانە ئینسانی موسڵمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە عەبدوڵڵاه ئەفەرمێ یا عەبدوڵڵاه وەک فڵان کەس مەکە یا وەک فڵان کەس مەبە کە لە پێشتر شەو نوێژی ئەکرد ئێستا وازی لێ هێناوە ئیستیقامە بە معنای ئەوەیەت تۆ لە ڕەمەزانە چۆن عیبادەتی خۆی پەروەردگارت کردووە و لە دوای ڕەمەزانیش بەردەوام بە ئامۆژەی مزگەوت کە خێر و خێراتت بەردەوام بێت و لە دوای ڕەمەزان کەسێک بکەوە دوور بە لە حرام لە بازاڕای لە هەر شوێنێک هایت ئەبێ ئینسان بەو ڕۆحەوە ئیستیقامە بەو ڕۆحەوە ئیستیقامە وەرگێت بەو شێوە ئیستیقامە وەرگێت ئەو وەختە ئەبێتە کەسێک بەڕاستی ئیستیقامەی هەیە ئەم ئیستیقامەشە سوود و قازانجێکی زۆری پێگەێنێ بۆ دوا ڕۆژی خۆی دیارە وشەی ئیستیقامەت لە زمانی عەرەبیە لە بابی ئیستیفعالە بۆ تەڵەبی ئیقامەیە ئیستیقامەت بریتیە لە دامەزراوی ئەوە بەواتە گشتێکەی بەڵام بە ئیسلاحە شەرعیەکەی ئیستیقامەت بەوە ئەوترێکە ئینسانێکی ئیماندار و خواپەرست و خواناس ئیستیقامەتی هەبێ لەسەر دوو وشە وشەی یەکەم وەکو هەردوو وشەکەش دیارە قورئانین و لە فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم هاتووە بەوەی کە ربنا الله ثم استقاموا بۆیە لە ئاەتەکانە خوای گەورەش هەر ئەو دوو وشەی هێناوە و ئەو سائیلەیش کە پرسیار لە پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم قل لي في الإسلام قولا لا أسأل عنه أحدا غيرك بپێغەمبەرە فەرمی عليه الصلاة والسلام شتێکم پێ بڵ لەو دینە مبارەکە حاسم بێ کۆتا بێ پرسیار لە هیچ کەسێک نەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی قل بڵێ آمنت بالله ثم استقم ئیمانم هێناوە بەخوای گەورە و پاشان لەسەر ئەو ئیمانش دامەزرا و بەردەوامم ئەوەکو پێناسەیەکی قورئانی بەڵام پێناسەیەکی لە زمانی عەرەبیە بەوە کراوە کە وشەی ئیستیقامەت بەوە ئەوترێ ئینسانێک دامەزراو بێت
بەهێز بێ، جێگە پێی قایم بێ، خاوەنی قەرار و بڕیاری خۆی بێ، بە هەموو شەپۆل و هەوایەک ئەم دیودی و نەکات، ئەو قەناعەتەی کە هەیەی لەسەر ئەو قەناعەتەی بەردەوام بێ، بەوەی کە لەسەر دینی خۆی گەورە بەردەوام بێ، بەردەوام بوونەکەشی بەوە ئەبێ دوای وەرگرتنی ئەو پەیامە حەقا نەلێی زیادکە نەلێی کەم بکات. ئێمە ژۆکو ئینسانی دیندار و مسلمان وەختی خۆی گەورە هیدایەتی داوین کە شارەزای ئەو شریعەتە مبارەکە بووین، پێویستە لەسەر ئەو دینە مبارەکە دامەزراو بین، نەبەم لا بڕۆین نەبەو لا بڕۆین، بەڵکو لەسەر سیراتی مستەقیم بەردەوام بین تا ئەو چرکە ساتەی خۆی گەورە کۆتایی بە عومرمانی نێوتیایە ئەگەڕێنەوە بەوە ئەوتری ئیستیقامەت و دامەزراوی. استقامت ئەو ئیستیقامەت کە خۆی گەورە میرەمان لە قورئانی پیرۆزە داوایەکە واتە لزوم طاعة لله تعالى، بەردەوامی طاعت و عیبادەتکردن بۆ خۆی گەورە میرەبان، سار نەبوونەوە، خاو نەبوونەوە، کۆڵ نەدان، پاشەکشە نەکردن، بەرەو خواچوون، بەرەو بەهەشتچوون، دوعاکردن، زیکر و پارانە، ئەمە ئیستیقامەت. ئەو ئیستیقامەتی کە خۆی گەورە میرەبان باسیەکە لە قورئانەکەیە، ئەو ئیستیقامەتەیە کە ئینسانی لەسەر ئەسڵی دروست کراوە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خۆی ئینسان و جنۆکەی بەس بۆ عیبادەت دروست کردەوە. باشە عیبادەتیش ئیستیقامەتی ئەوێ. گرانە تۆ 70 ساڵ 80 ساڵ هەموو بەیانێک هەڵبسی دەستنوێژ بکری، لەسەر نوێژ و دەستنوێژ و شەو نوێژ و زیکر و فیکر و یادی خوا بەردەوام بی. ئەمە گروتینێکی ئەوێ، ئەمە تەجەدودی ئیمانی ئەمێ، ئەمە هەوڵ و تێکۆشانی ئەوێ، ئەمە دوعا و پارانەوەیە کە خۆی گەورە ئەم ئیستیقامەتە بۆ تۆ ببەخشێ. ئەگەر ئێمە جاران کاتی باسی ئیستیقامەتیان بۆ بکردینە نمونەی پێغەمبەر و ئالی یاسرمان ناوردەوە بە خەڵکی، ئێساتە نمونەی زیندوی شوێنکەوتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و ئالی یاسرمان هەیە لە بۆرما، لەبەر سامنانی ناداتێ، هێزی تیانە ماوە، هێزی لەبەر بڕاوە، ئاگریشی پێ ئاکا و نەوتەکەی داناوە لە پەشیمانە بیتەوە، ئەو هێشتا هەر ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله، پاشەکشە ناکا، نالەرزێ، سابتە، ثەبت ئەقدامە لە سەدینەکەی، ئەڵێ تەنها و تەنها ئەڵڵا خوا، مە هیچ خوایەکی تر ڕەت دەکەم، وەکو پێغەمبەری خوا 361 خوایە سێ خوای ڕەت کردەوە بەرامبەر یەک خوا. ئەویش وا ئەڵێ ئەو جانەوتەکەی پێکا ئیسووتێنێ، یەک پاشەکشەش ناکا، یەک لەنگەریش نایگرێ، یەک فرمێسکیش ناڕێژیەک لەبەروی نەڵێن ترسا و پاشگەز بووە. ئەوەمانە ئیستیقامەتی مسلمانە. ئیستیقامەت ئەوەمان پێ ئەڵێ کە کۆمەڵێک هاتن لای بەدیع زەمان سەعید نووسی پیان وت ئێمە نوێژ ڕۆژ و ساڵی یەک مانگە، حەج لە هەموو تەمانە یەک جارە، زەکات ساڵی یەک جارە، هەموو عیبادەکانە وتیان ئەمانەمان پێکرێ، بەس نوێژ ناڕەحەتە، تازە تۆبەکار بوون. وتیان نوێژ ناڕەحەتە لەسەر دڵی ئێمە، نوێژ ڕۆژی 5 جار ئێمە دەستنوێژ دەگرین، نوێژی نیوەڕۆکەن، هەم بانگی عەسر، هەم بانگی عیشا، هەم بانگی مەغریب، هەم بانگی بەیانی. بەدیع زەمان پێی گوتن نوێژ خۆراکی ڕۆحە. تۆ چۆن جەستەت خۆراکی سێژەمە پێدێ بۆ ڕێک ناتن بۆ لای من گلەیی بکەن بڵێن ئێمە 3 جار هەموو ژەمە 3 جار نانەخۆی ناڕەحەتە لەسەرمان، چونکە جەستەت داوایەکە، هەندێک جاریش هەندێک کەسی زیاتریەکە بە 4 ژەم. باشە فەرمووی ئەو نوێژە ئەگەر لە مانە حەقیقەکەی تێگەشتبی، ئەو نوێژەش خۆراکی ڕۆحی مسلمانە، بۆی مسلمان نابێ لێی پاشەکەس بێتەوە و نابێ پاشەکشەی لێ بکە. هەڵبەت هەر کارێک کە مرۆڤ ئەیکات ڕاوەستاوی و خۆگری خۆی هەیە، چونکە هەر هەڵس و کەوت و هەڵسوڕانێکی مرۆڤ پێویستی بەوزە و جوڵە هەیە، هەر جوڵەیەکیش جۆرێک لە زەحمەت و هیلاشی تایبەت بەخۆی هەیە، بۆیە ڕاوەستاوی لەسەر کار و کردەوەکان ئیرادەیەکی بەهێز داوا ئەکات، یاخود دەروونێکی پڕ لە قەناعەتی ئەوێت. ئیستیقامە بەر لەوەی کردەوە بێت پاڵنەرێکی دەرونیە، واتە بەر لەوەی جوڵە بەجەستەمان بکات ئەبێ ناوەمانی هەژان دەبێت. هەر بۆیە لە ڕوانگەی دینداریەوە ئیستیقامە ئەوەندە گرنگی پێدراوەکە چەندین ئاەت لە قورئانی پیرۆز باز لە ئیستیقامە و ئەجری ئیستیقامە ئەکات. پێغەمبەریشمان صلی الله علیه وسلم لە چەندین فەرمودەدا بابەتی ئیستیقامە بایەخدارەکات. ئیستیقامە بەڕاستی ئارامی دنیا و قیامەت بە مسلمان دەبەخشێ. ئەسڵێکی قورئانیمان هەیە کە ئەمە فەرمێ، ئەم ئەسڵە قورئانی ئاوا ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. تخواتي لو أخوشترا أفرمي أي إيمان دار
أيو كسي كوتو تخوام الله إن الذين قالوا ربنا الله أو كسي بواب الراسي وتي خوام الله بابر دوام به حتى الصحابي هات خزمتي في أغمى صلى الله عليه وسلم فرمي أي في أغنبر إخوة اشتيكم بيبلي لكسم نبي استبه فرمي قل آمنت بالله ثم استقم بلي إيمان بخواه يولا سري بردوام حج لو زيادة شاك ترنية دي أقوامان كر تو فرموت چی بە مسلمانە بەخشێ ئەم شتانە بەخشێ سێشتی مژدەی خۆش پۆل قورئانە فەرمێ پۆل مەلایکە دابەزێت سەر دڵ و دەرونی کە پۆل دابەزێ پێ نەڵێن چی تتنزل عليهم مەلایکە ئەللا تەخافوا هیچ ترستان نەبێ لە داهاتوتان ترسی قیامەتی نەبێ ولا تحزنوا خەفەتیش نەخۆی بۆ ئەو شتەی لە دوای خۆی جێمێنێ ئەگەر مناڵە ئەگەر پارەیە ئەگەر سەروەتە ئەگەر ژیانە ئەگەر ماڵە ئەگەر موڵکە خەفەتی نەبێ قسەیە کوردی جوانەیە ئەڵێ خوا ئەمێنێ بۆ مناڵی بەجێ ماوی مەترسە خوا ئەمێنێ بۆ مناڵەکانی مادەم خوا ماو تۆ دادەدەست خوا عومەری کوڕ عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ کە وەفاتی کرد یا 12 درهم یا 18 درهمی جێشت بوو درهم یانی 12 پەنجایی یا 18 پەنجایی وتیان یا عومەر تۆ ئەم هەموو مناڵە جێشتووە ئەوە چییە؟ یەکسەر لێوا فەرمانی کە هێشتا نەخۆش بوو گیانی دەرنەچوو فەرمی ئەبیشە بەخشنەوە نابێ ئەوەش لە جێبمێنێ فەرمی ئەگەر مناڵەکانم خوا ناز بن خوام بۆ جێهێشتوون ئەگەر خوانە ناسیش بن من پول و پاڵە جێ نایاڵم مناڵ بیخوا من لە قیامەتا شەقی دەسەر خۆم ئەمە عومەری کوڕ عەبدولعەزیز فەرمی جا کەواتە ئیستیقامە ئارامی دڵ بە ئینسانە بەخشێ چ ئارامیە دوای ئەوەی کە مەلایکەتەکانە فەرمێ نەبترسە نەخەفەتی بێ بۆچی نەبترسم نەخەفەتم بێ وأبشروا بالجنة التي كنتم توعدون مژدەتان لێبێ مژدەی ئەو بەهەشتتان لێبێ کە خوا مژدەی پێدایی مادەم بەردەوام بووی ئێستا تۆ بە بەهەشتە چی نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة أفرمي إما هاولتانين كيف أفرمي فريشتكان أفرمي أفرمي فريشتكان إما شان بشان لقلتانين وانا زاني لقوي قبرات دسيلي بري دسيلي برنادين لجياني دنيا لهاولتم حتى أو خمنا وباش دسيلي برنام فريشتكان أفرمي كأخوال ناردويتي أفرمي ضل آرام به هل الدنيا ضل آرامكم لتان نيشو جينوا باش كوتاي فينا يعني ئەوە لە بەرەو ئارامی بەخشێ بە مسلمان استقامە بەرهەمی زۆرە یەکێک لەو بەرهەمانەی ئەوەیە کەوا خوا سبحانه وتعالى دەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم به توعدون خوا سبحانه وتعالى فەرمێ یەکێک لەو بەرهەمانەی کە ئیبەخشێ بە ئینسان ئەوەیە کە ئەمرەکە ئەوە کەسانی کە ئەڵێن الله خوامانە ربنا الله ألين الله خوامانا تتنزل عليهم الملائكة يكيك لبرهمكاني استقامة ويخواي قولن ملائكي خوي أن يريبو سلام إنسانا لسي كاتكا لنا راحتين كاتك كاتي مردنا لكاتي سلامرقا كوا إنسان احتياج بوي كوا كسق لله يبلي لا إله إلا الله رايبين لسر لا إله إلا الله لو كاتها الشيطان نايلي لو كاتها نارحته خوا سبحانه وتعالى دفرمي أو كساني كبردوام لسر دين داري ولسر خوا برسيو لسر أو كلمة كألان الله خوامانا تتنزل عليهم الملائكة خواي قولن ملائكة دا بارين بسريانا لكاتي سرمرقا ألا تخاف ولا تحزنوا حيث خفت مخو بوي كبوي روي وحزين وخفتش مخو بوي كوا لدست شو وأبشروا بالجنة التي خوا سبحانه وتعالى ملائكة فرمي مجدشي بني بو بهاشتي كوا خوا وعدي داو كواتا برهمي استقامة أو أبخش بإنسان أجا إنسان بردوام لسر الدين خوا لسر عبادة لسر نوشكردن لسر روجو بيكيك لبرهمكاني أويا كوا خوا سبحانه وتعالى بسر يكاتو خوا باس يكا دوهم برهمشي أويا كخواي قولا ملائكي خوي دا أبارين بسلام إنسانا برهمكي تري أويا كوا إنسانا دلي آرام بي طمأنينة القلب دلي آرام بي بو استقام وبردوام بونا لسر أو دينا بويا صحابيات خزمتي بيغمر خوا صلى الله عليه وسلم وتي أي بيغمري خوا اشتيكم فير بكا كوائت من برسال لكسي تنكم يا برسال لهيج بشتي لباريونكم فيرم بكا تشيبكم بيغمري خوا فرمي قل آمنت بالله ثم استقيم بلا إيمانم هي بخوا وباشان بردوام بلسر إيمان بونا أما برهمكانتي كوا برهمي تريشي زورك وإنسان سربرزة بي
بڵێنە ناو خەڵکە لە ناو مشتەمەعە لە ڕووی دنیایەکە و خۆشەویستە بێت چونکم کەسێکەوە گڕووکفێک نەبوو بڵێن لە کوردەواری خۆیان پێڵێن گڕووکفێکە و خێرا وازەهێنێ مادەم بەردەوامە لە ڕووی دنیایەوە ئینسان خۆشەویستە بێ لە ڕووی قیامەتیشەوە ئەوخوای گەورە ئینسان بەسەر ئەکاتەوە لە کاتی ناڕەحەتی مردنە و پاشان بە ئامادەبوونی مەلائیکە لەگەڵیا و پاشان بە گەورەترین بەرهەمی بە بوونی بەهەشتە کە خوای گەورە وعدی بەهەشتی پێدا. ئیستیقامە بۆ مەسلەی دنیایی ئەوە ئەبەخشێ بە مرۆڤی مسلمان کە ئەم ئینسانە کەسێکە بێت لەسەر پێی خۆی پابەندە لە دنیاە، یعنی کەسێکە ئەو دنیای کەوا چۆن پێشتر عیبادەتی کردووە دوور بووە لە حرام ئەم کۆمەڵشتانە ئەم ئینسانە لە دنیای ئەوەی پێبەخشێت کە هەر بەردەوامە لەسەر ئەو ڕێچکە ئەڕوات ئەمە بۆ دنیای و خەڵکیش جێی سیقەی خەڵک ئەبێت و خۆشەویست ئەبێت لە ناو خەڵکە چونکە کەسی وامان هەیە کە ئیستیقامەی نییە تەماشاکەی لە هەر بوارێکا بێت لە هەر شوێنەکە بێت سێرەکەی جێی سیقەی خەڵک نییە تۆ ماوەیەک بۆ نمونە کەسابەتێک ئەەکەیت و هەر ڕۆژێک لەسەر بەزمێکی و هەر ڕۆژێک لەسەر بابەتێک هەڵسو کەوت ئەەکەیت و جم و جوڵ ئەەکەیت و ڕۆژێک لەگەڵ ئەم لا ڕۆژێک لەگەڵ ئەو لا ئەم جۆرەشتانە وا ئەکا لە ئینسان سیقەی نامێنێت بەس ئەگەر ئیستیقامەت هەبێ خەڵکی خۆشیوی خەڵکی لە دنیاە واد لێ ئێتکەوە ببیتە جێی ئومێدی خەڵکی و لە قیامەتیشە معلومی جەنابتانە تەبعاً ئاەتی قورئانی پیرۆزمان زۆرە خوای پەروەردگار أمر ببيغمبري خواك صلى الله عليه وسلم واعبد ربك حتى يأتيك اليقين أي محمد صلى الله عليه وسلم عبادتي خواي بروقا حتى يأتيك الموت جاب راسي أبي إنساني مسلمان عبادتي خواي بروقا آياتي كتريش مان هي القرآن بيروس كأفرمي إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون جاب راسي أم آياتا أما بو قيامته تماشاكين لكاتي سر مرقايا لو كاتايا كوا إنسان لجان الله لو كاتا ملائكة إن بولاي بو لبروي لدنيايا أم كابرايا بردوام بو استقامي هبوا كسيك بو توانيويتي كلا بابند بديني خوي پروردگار بو لسر مرقشا خوي پروردگار طبعا لسرتا آياتك فرمي قالوا ربنا الله ثم استقاموا قالوا إن الذين قالوا ربنا الله هر كسي كوا الله خوام الله طبعا لسر أم كلمة بردوامة يكتا برستا كسي كبا بردوامي أما تطبيق على جاني خويا ولا دعايا أفرمي فلا خوف عليهم لآياتك ترى أفرمي فلا خوف عليهم ولا هم يحزنون أما هيج وقتك خفتي روتي ناكات باشا يا لسر مرقة لو كاتيا كوا جان الله ملائكة كان إخوة تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا ألا تخافوا ألا تخافوا هيج خفت مخو هيج غنبار مبا ألا تخافوا خفت النبت بوشي بوئي كواب جيلي ولا تحزنوا خفت بار مبا ألا تخافوا هيج مترسي هيج مترسي ألا تخافوا يعني بأي شيء مترسة بو مترسة لبروي تو كسيكي استقامتها بو تو كسيكي بابند بوي ألا تخافوا ولا تحزنوا وغنبارج مبا أوي كوا شي بجي إليت آيا من على مالا سروت سامانة شوي أزاني وأبشروا بالجنة خو أفرمي مجدي بهشتي شامبني وأبشروا بالجنة ملائكة كان مجدي بهشتي دني وأبشروا بالجنة التي كنتم توعدون بو بهشتي كخوي پروردگار وعدي بيها دیارە هەر بگەڕێنەوە بۆ ئاەتەکانی قورئان کە خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی فصیلەتە کە وەختێک باسی مرۆڤ دامەزراوەکانەکە کە وەکو قورئان لە سوورەتی فصیلەتە ئاماژە کە ئەفەرمێ إن الذين قالوا ربنا الله ئەو کەسانەی کە ئەڵێن ئێمە الله پەروەردگارمانێ طبعا بەواتە قوڵەکەی پەروەردگاریەتی خوای گەورە لە هەموو بەشەکانە ثم استقاموا ولسر أم ربنا الله ثم استقاموا دام زراويان هيا أما خواي جورا سبحانه وتعالى لا آية كاني دواي أوا شش مجدي جورا أداد كوابو أو إيمان داري لخوشكان ولبرايان كا استقامته دام زراويان لسر أو شريعة مباركة هيا بيويست دليان خوش بي بمشش مجدة كخواي پروردگار إيدا يكم قرآن فرمي تتنزل عليهم الملائكة بردوام خوای گەورە فریشتە بۆ ئەو مرۆڤە دائەبەزێنێکە هاوکاری ئەکات فریشتەش تەبعاً دوو جۆر هاوکاری بۆ مرۆڤەکان هەیە یەکەم ئەمە ڕاستە ئەم ئاەتە مبارەکە ئاماژە بۆ حاڵەتی سەرمەرگەکە کە حاڵەتی سەرمەرگ بەنسبەت ئینسان و
قرسترین و زەحمەترین حاڵەتە، چکم شەیطان زۆر هەوڵەدا مرۆڤ بە ئیمانەوە نەگەڕێتەوە. مادام ئینسانێک لە بەرهەمی ڕەبونا الله و ثم استقاموا یەکەمین مژدە تەتەنەزەل عەلەیهم المەلائیکە، لە کاتی سەرەمەرگ و گیاندەرچوونە خی گەورە فریشتەی ڕەحمەت و مەلایکە پۆل پۆل ئەنێرێت بۆ لای ئەو عەبدە. ئەمە یەکەم کە مژدەیەکی زۆر زۆر گەورەیە، تەتەنەزەل عەلەیهم المەلایکە. پاشان پێڵێن ئەللا تەخافوا، مەترسە لەوەی کە لەو عالەمە لەو قیامەتەی کە ئێستا ڕوبەڕووی ئەبیتەوە. بۆیە مرۆڤ کە وەختێک خەریکە لە سەرەمەرگایە زۆر خەمی قیامەتێتی، خەمی ئەو قەبرێتی، ئەزانێ ئەمە سەعاتی حەقیقەتە، پێی ئەگا ئێستا ئەو هەموو وعدانەی کە بیستوێتی، بۆیە لەویا زۆر ئەترسێ لە قیامەتی خۆی. بۆیە هەر لەویا مژدەی پێدەن ئەللا تەخافوا، ئەوە بەرهەمی دووهەم ئیستیقامەتە. سێهەم وەلا تەحزەنوا، خەمی دوای خۆیەتی، خەمی خێزانێتی، خەمی منداڵەکانێتی، خەمی ماڵ و سەرۆت و سامانەکەیەتی، پێشی ئەڵێن ئەسەف مەخۆ بۆ ئەمەی هی دوای خۆت. خاڵی چوارەم وأبشروا بالجنة التي كنتم توعدون، هەر لەویا مژدەی بەهەشت و ڕەزامەندی خی گەورە و پەروەردگار بەو مرۆڤە ئەبەخشن، و هەروەها وأبشروا بالجنة التي كنتم توعدون. پاشان نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة، جارێکی تر فریشتە پشتیوانی خۆی بۆ ئەم مرۆڤە دووپاتە کاتەوە لەلایەنی خی گەورە، پێڵەن ئێمە دۆست و هاوڕێ و دڵسۆزی تۆ بووین لە ژیانی دنیا وفي الآخرة، لە نێو گۆڕەکەشتا لەگەڵتین، لە زیندووبوونەوە، لە مەحشەرە، لە حیسابە، تا بەردەسی خی گەورە، تا داخلی بەهشتی بەرینی ئەکەن لەگەڵیان بەڕاستی. نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون. قورآن دوای ختمی ئەکا ئەفەرمێن نزولا من غەفور الرحیم. ئەم شەش بەرهەمە گەورە، ئەم شەش خەڵاتە خواییە بۆ کەسێکە ڕەبونا اللهی هەبێ و ئیستیقامەت و دامەزراوی لەسەر ئەوەش هەبێ. قورآن ئەفەرمێن نزولا من غەفور الرحیم. جا ئەو دوو سیفەتە لە ناوە جوانەکانی خوای گەورە کە هێناوێتی، ئەفەرمێ ئەم جۆرە کەسانە میوانی پەروەردگارێکن کە خاوەنی دوو سیفەتە، هەم غەفورە لێخۆش بووە بۆ گوناهەکانی، و هەم ڕەحیمیشە بە بەرزکردنەوەی پلەیان بەڕاستی. ئەو شەش مژدە گەورە لە قورئانە خی گەورە داوێتی بە مرۆڤی مستەقیم و دامەزرا. ئیستیقامەت گەورەترین دەزمای مسلمانە. ئیستیقامەت چیمان پێبەخشێ لەو ڕۆژەی کە بارگە و دنیای بارگە و ماڵ و سەرەت و سامانمان هەمی کۆکەنەوە لەم میوانخانەی دنیا ئەڕۆین، سەفەرەکەین، بەجێیەڵین، دایک و باوک، ئەولاد و کوڕ و عەشەر، حیزب و حکوومەت، ئەوەی کە ئینسان ئەم دڵە پێوەی تەعەلوقە، ئەوەی کە دڵی ئینسان پێوەی تەعەلوقە، ئەو ڕۆژەی کە بەجێیەڵی لەو ڕۆژە کە خەفەت بۆ ئەمانە ئەخۆی جێیەڵیت، کە ترس و لە قیامەتێ بۆ لای خوایەکی ڕەحمان و ڕەحیم ئەچیتەوە، شەرمت لە گوناهەکانت هەیە، خەوفت لە گوناهەکانت هەیە، ترست لە جەهەنەم هەیە، حوبی بەهەشت لە دڵای. لەو ڕۆژە ئیستیقامەت ئەوە بە ئێمە ئەبەخشێ کە خوای گەورە میوانە فەرمێ إن الذين قالوا ربنا الله، ئەوانەی کەوتیان الله خوای ئێمەیە. جا ئەوە قسەی تر هەڵەگرێت، کەوتی الله خوای ئێمەتە لەسەر دەسوورەکەی ئەو ژیاومت. ثم استقاموا، استقامەتی هەبوو، بەردەوام بوو، خاو نەئەبووەوە، وەکو دارخورماوا بوو، وەکو گیای بەهار نەبوو لە 12 مانگە 3 مانگ سۆز بێت، 4 مانگ سۆز بێت، وەکو دارخورماوا بوو، 4 فەسلە سەوز و بەردار بوو. ئەو کاتە تەتەنەزەل عەلەیهم المەلائیکە، بەرهەمی ئیستیقامەتەکەی ئەوەی مەلائیکەت یانە خوارەوە وەلای چی پێڵێن؟ پێڵێن ئەللا تەخافوا، خەفەت مەخۆ بە ئەوەی کە بۆیە ڕۆی، ترست لە پاشە ڕۆژ و دوای مردنت نەبێ، ترست لە جەهەنەم نەبێ، دڵی ئەدەنەوە، پێڵێن خەفەت مەخۆ. ولا تحزن، ئەو دوو خەفەتی هەیە، یەکیان بۆ قیامەتێتی کە ئەڕواتەوە، یەکیان بۆ دنیا کە بژێیەڵێ. بۆ قیامەتی پێڵێن ئەللا تەخافوا، خەفەت نەخۆی، ترست نەبێ لەوەی کە بەرەو بەهەشت ئەڕۆی، بەرەو بڵێ بۆ جەهەنەم ئەچم. ولا تحزنوا، خەفەت و مەراقیش بۆ ئەو ماڵ و سەرۆت و سامان و کوڕ و ئەوەی کە دڵی ئینسان پێوەی تەعەلوقە لە دنیا، خەفەتی بۆ مەخۆ. ئەموو بۆ پارێزرا و بەرەکەتدارەکەن کە جێویێڵاوە لە دنیا، چونکە ئیستیقامەتت هەبووە، بەرهەمەکەی هەبووە. ئەوەکەی تریشیان ترسی لێ نەبێ. وأبشروا بالجنة التي كنتم توعدون، مژدەت لێ بێ بەو بەهەشتەی کە لە دنیا وعدمان پێدا، ئەگەر ئیستیقامەت هەبێ ڕووی دڵەکەت لە خوا بێ. ئەو کاتە کە باگە و بنەی دنیات جێهێڵا و کە کەس و کارە بەجێڵا، کە دنیای فانی بەرەو قیامەتی بەقا ڕۆیشتی، بە دڵێکی خۆش، ڕۆحێکی ئاسوودە بەرەو لای خوا ئەڕۆیتەوە، لەوێ قسەت پێ بەرامبەری خوا، ڕووی وەڵامت هەیە، لەوێ
بەدەستی پاکی پێغەمبەری خوا بە بەرەکەتی ئەو ئیستیقامەتە لێرە کە تونی ئەبی لەوێ بەدەستی پێغەمبەری خوا لەسەر حەوزی کەوسەر لە ئاوی کەوسەر بەدەستی پێغەمبەری خوا تێر ئاوبی بە بەرەکەتی ئیستیقامەت. پەرستش و ئەرکاینیەکان زۆر جار واکەوێتەوە کە هەندێک وێزگەی پەرستش گەرم و گوڕ و نوێیانەکەنەوە، هەر بۆیە پارێزگاریکردن لێیان و ڕاوەستاوی لەسەریان تەمەنا و دوعای خێریەوێت، چونکە ئاستی بڕواداری مسلمان زۆر پەیوەست کراوەتەوە بە ڕاوەستاوی لە بەرامبەر ئەو شتانی کە شەرعی خوددا پێی پەسەند نین. هەندێک جار ڕاوەستان لە بەرامبەر ئەو شتانی کە وەک منکر تەماشاکرێن عەزمێکی بەرزی ئیمانی ئەو تۆیەوێت کە بەردەوام بێت. بەردەوامی بە مانای ئیستیقامەیەک کە دڵ و دەروون و جەستە و زمان پێکەوە بەشدار بن و پێکەوە بڕیار بدەن. وڵای من ئەمەد بە سێ خاڵی کورد ئەرزەکەم بەڕێزم بۆ هەموو مسلمانێکی بینەر و بیسەر و گوێگری ڕبەڕێز. خاڵی یەکەم ئەوەی کە تۆزی خوێنەواری هەبێ وشەی ڕێژەی نەگۆڕ ئەزانێ، ڕێژەی نەگۆڕ. ئێستا لەم گەردوونە هەوا ڕێژەی نەگۆڕە، ئاو ڕێژەی نەگۆڕە، لەگەڵ تۆزێک گۆڕانکاری بەسەرا بۆ نمونە یەک ڕۆژ لە ڕۆژەکان ئەگەر ڕۆژ هەڵنەیە ئێمە دنیامان لێ تاریکە بێ، وایە ڕۆژ هەڵ نهات دنیا تاریکە بێ، ئاو نەبێ وشکە بینەوە، مەسەلەن هەوا نەبێ ئەمانە مەسەلەن زوو لە مەکتەب مامان خۆ نەمان و 22 لەسەر حەوت ڕێژەی نەگۆڕە. بۆ نمونە بوونی خوا کە خوایە خوایەتیەکە، بوونی من و تۆ کە بەندەین بەندایەتیەکەین ڕێژەی نەگۆڕە. ئیعتراف کەین یا ئیعتراف نەکەین، ئەمە ڕێژەی نەگۆڕە. خوا هەر خوایە، من و تۆ هەر بەندەی خوین. کەواتە لە هەموو حاڵەتێکە، لە ڕەمەزان و غەیر ڕەمەزانە، لە بوون و غەیری نەبوونە، لە نەخۆشی و لە دەستاغیە، لە ڕەیسی و لە کرێکاریە، مەسەلەن دڵخۆشی و لە دڵ ناخۆشیە، لە فەرێح لە شایی و لە چیوە نابە کوردی بڵین خوا خوایەتیەکە، من و تۆ هەر بەندایەتیەکەین. کەواتە ئەگەر ئەم ڕێژەی نەگۆڕەمان لەبیر بوو ئەبێت لە هەموو حاڵەتێکە ئێمە چی بین؟ ئێمە بەندایەتی خواکەین و گۆڕانکاریمان بەسەرانەیە. ئەمە خاڵی یەک. خاڵی دوو، ئێمە لە کاروانێکین بەرەو خواچین، لە خواوە هاتوین بۆ خوا، من الله إلى الله. خوای گەورە من و تۆی بەڕووت و قوتی هێنا دنیا، ژیانی پێداین، دەستی پێداین، چاوی پێداین، هەموو گیان پێداین. ئەو خوای گەورە فەرمانی بە من و تۆ بە هەموو مسلمانێک کردووە، ئەفەرمێ وەعبد رەبەکە حەتا یەئتیەکە اليەقین. ئەفەرمێ پەرستشی خوا بکە، بە پێغەمبەر گیانیش وا فەرمووە، پەرستشی خوا بکە تا ئەو ڕۆژەی داوی هێڵنە ناو گۆڕەکە تا مردنێ بۆیە. دەی ئەگەر ئەم فەرمانەمان جێبەجێ کرد تا مردن ئیستیقاممان هەبوو، کاتی ئەگەڕێنەوە بەلای خوا بەسەری بەرزە بەڕووی سوورۆ ئەڵێن خوای گیان لێو بەزیاوێ بە گەنجی هیدایەتی دام، هەر لە گەنجێتیمەوە هەتا ئەو دەقەی خستمتە ناو گۆڕ، من پەرستشی تۆم کرد، تۆش وعدراوە گەنجێکەوە بەردەوام بێت بیخێتە ژێر سەبەری عەرشەوە، دەمن سێبەری عەرشمەوێ، ئەیش داتێ وعدی داوە. ئەمە خاڵی دوو، چونکە ئێمە کاروانەکەمان کاروانی بەرەو خوا چوونە، بۆ ئەوەی لەوێ شەرمەزار نەبین ئەبێت لە هەموو حاڵەتێکە ئیستیقامەمان هەبێ. خاڵی سێهەم بەڕاستی کەسی دامەزراو، واتە کەسی مستەقیم بە ئیرادەی خوا، لای خوایش خۆشەویستە، لای خەڵقیش خۆشەویستە. بەس کەسی مزەبزەب، کەسی گۆڕاو، هەر بەینێ لەسەر هاڵە فڵان کەس هەر ڕۆژی لەسەر پەتە یاریەکە با لەکوێوە بێ لێوە شەنەکە بیستوتان ئەمە. ئەفەرمێ ئەم کەس جۆرە کەسانە نەخوا خۆشەوێ، نەخوا خۆشەوێ، نە خەڵقیش خۆشەوێ، خەڵقیش خۆشی ناوێ. خوای گەورەش بە نەسی ئایەتی قورئان ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ کەسانێ هەن نە بەلای خوا ئەشکێنەوە بە تەواوی، نە بەلای منافق و شرکیش ئەشکێنەوە. بە نەسی ئایەتەکە ئەفەرمێ لا إله هؤلاء ولا إله هؤلاء. پێیەکی لای ئیماندارە ئەڵێ بەڵکو مەسلحەتێکم بێ لێیە، پێیەکیشی لای ئەهلی نیفاقە. بەس ئێمە نە، ئەگەر بەردەوام بین کێ لە ڕووکەشی شاڵێ وەڵام من ئەم زەلامم خۆش نایە بە حسابی خۆی دژی فکرەکەتە، ئەڵێ ها وەڵای ئەم ئینسانە بەردەوامە دامەزراوە. ئەو کاتە بەردەوامی دامەزراوی لای خوایش خۆشەویستەکە، لای خەڵقیش خۆشەویستەکە. لە دوای ڕەمەزان ئێستا بڵێن عیبادەت تەنها ڕەمەزان نییە، بۆیە ئیسلام فێرمانەکە، دین و فێرمانەکە، قورئان فێرمانەکە کە ئینسان ڕەمەزانی نەبێ، ئینسان ڕەمەزانی نەبێ، یعنی ئینسانێکی ڕەبانی بێ. ئینسان کاتێک کە هاتوچووی مزگەوتەکە لە ڕەمەزانە، یاخود بە ڕۆژوە لە ڕەمەزانە، یاخود سەدەقاتێکە لە ڕەمەزانە، یا عیبادەتەکانی یا ڕۆژوە نوێژە سونەتەکانی کە بەردەوامە لە ڕەمەزانە، ئیسلام فێرمانەکە
مادەم باسی بایەخی ئیستیقامەیە و قورئان باسێکا و ئەمر بە پێغەمبەری خوا ئەکا صلی الله علیه وسلم و فەرمودەکانی پێغەمبەری خوا و قەولی سەحاب و سەلەف کەواتە بایەخێکی گەورەی هەیە کە ئێمە لە دوای ڕەمەزانیش بەردەوامین لەسەر ئەو هاتوچووی مزگەوتەمان. ئێستا بڵێن لە مزگەوتەکانە الحەمدوللا قەرباڵغێکی پێوە دیارە لە تەراویح و لە نوێژە جەماعەتەکانە. بۆیە ئینسانی ئیماندار پێویستە کاتێکەوە ڕەمەزانیش تەواو بوو کە ئێمە بەرەو ئاخری ڕەمەزان ڕۆن کۆتاییە کە ڕەمەزانیش تەواو بوو ئەم ئینسانە لانی کەم کە لە 5 فەرزا لە مزگەوتایە لانی کەم بەردەوامی 4 فەرز بابێ بۆ مزگەوت. ئەگە سەدەقەیەکی کرد بێ بەردەوام بێ لەسەری با کەمیش بێ. ڕۆژوەکانی ڕۆژە فەرزەکان تەواو بن بەڵام ڕۆژە سونەتەکان تەواو نابن. نوێژ تەواو ڕەمەزان تەواو بێ، نوێژە جەماعەت و تەراویحەکان بڵێن تەواو بێ بەڵام نوێژە جەماعەتە فەرزەکانی تەواو نابێ. بۆیە بایەخێکی گەورەیە کەوا ئینسان بەردەوام بێ ئەم لەسەر قورئان خوێندنی کە لە ڕەمەزانات چۆن ختمی قورئانەکە و چۆن سەدەقاتێکە، چۆن عیبادەت و ئەهلی مزگەوتە، چۆن پیاوەتی و چاکەیەکە لە ڕەمەزانیشە پێویستە بەردەوام بین لەو کارە خێرانی کە کردومانە. ئەوە بڵێن گەورەی ئیستیقامەیە. تەنها ئەوە نییە کە ئینسان لە ڕەمەزانە خێرا ئەهلی مزگەوت بێ، ئەهلی جەماعەت بێ، تەراویح بێ کە ڕۆژی جەژن تەواو بوو نەیبینیتەوە لە مزگەوتە، یا نەیبینیتەوە لە کارێکی چاکەیە، یا نەیبینیتەوە لە جەماعەتێکە، یا نەیبینیتەوە لە پرۆژەیەکی خەیریە. بە هەموو شێوە گشتیەکە یعنی لە ئوموری دنیا و لە ئوموری دینیشە ئیسلام فێرمانەکە کەوا تەنها لە ڕەمەزانە ئینسان ئەوە نەبێ بەڵام لە دوای ڕەمەزانی چوچ و چالاک بێ، بەردەوام بێ، با کەمیش بێ. فێرمانەکە ئیسلام کە ڕەمەزانی نەبین، حتەنها لە ڕەمەزانە کابرا ببینیت و دوای ڕەمەزان تا ساڵێتی نەیبینیتەوە، یعنی ڕەبانی بین ئینسانێکی بەردەوام و چون ئینسان ئەگە بەردەوام بێ بەڕاستی ئەگاتە و ئامانجەی کە هەیەی، ئەگە یعنی پش و درێژ بێ ئەگاتە و ئامانجەی کە هەیەی. ئیستیقامە ئەوەی کە سوود بە ئێمە ئەبەخشێت ئەوەیە کە ئینسان ئەم ئیستیقامەیە واد لێ ئەکات. وەکو ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت ئیستیقامە ئەوە بە مرۆڤی مسلمان ئەبەخشێت، یعنی ئیستیفادەی ئەوەیە کە ئینسانی مسلمان ئەبێتە کەسێک نیشانەی قبوڵبوونی نوێژ و ڕۆژ و عیبادەتێتی. استقامة بمعنى أو نشاني ابن تيمية رضا ورحمة خوي لي بيفرمي نشاني قبول عبادتك يدي أجت هو بردوان بلا سر استقامة جاء سودي استقامش زور زورة يكيق لسودة كان استقامة بريتية لوي كإنساني مسلمان دل خوش أكات إنساني مسلمان دل خوش أكات أما زور زور قرنجة شو إنساني مسلمان بابند بولا سر عبادتي خوي پروردگار تو لماني كي رمضان هيت يجمع عبادتي خوي پروردگار أكيد لدواي أو أبيتو أما نواد لها تبت كلدواي رمضانش بردوام بلا سلام عبادتي خوي پروردگار أبيت معي شيء أبيت معي دل خوش كردني إنساني مسلمان وأبيت معي كسيكوا أو إنسانة بابند لسر عبادتي خوي پروردگار كومالك لبراو لخوشكان مان هي تماشاكي بس لرمضان سركي نيجي جماعتي هي لرمضان سركي خوشكي وامان هي بس لشكي بس روي يعني خوب بس رمضان فرز نكرا ولا لشك وانيا بس بو رمضان بيو غير رمضان وازي لي بيني اما اشتيك طبعا خوي پروردگار فرزي كرد ولا سر خوشكاني برز كابيت حجابا كابيت بوشتبن آياتو بس لرمضان لشكيك بي بسرتا يتل دوي رمضان وازي لي بين وازاني بس تنها خوي پروردگار بس لرمضان فرزي كرد ولا سرمان نخير اما عبادته براني برزيشمان كنويجي جماعته خير وخيراته او شتانه سيركي لرمضان زور پابندي مزگوته بينس فرزه لمزگوته بس سيركي دوي رمضان جمعه كان زور بكمي اربع مزگوت يعني استقامه اميه تو ابي لغير رمضان شبر دوام بلا سري رمضان واتك نابي منو توي مسلمان بس لرمضان عام شوي مزگوتين بس لرمضان خوشكان من بس لشكان بسبب دوي رمضان وازي لي بين يعني براسي ابي انساني مسلمان بردوام بيد لسر او شتي كخوي پروردگار فرضي كردو لسري يا او شتي كخيري زوره سبون من نوجي جماعت خيري كي زور زوري هي بيسكا انساني مسلمان پابند بي لم نوجي جماعت امام عمر معلومي جنابتانا كان نوجي كي جماعتي افوتيت بس نوجي جماعتي افوتيت باخي كي هي اي كاد لريخوا بس لبر قربين نوجي جماعتي بوبكاتو يق نوجي جماعت كان نوجي اسرى بلب مشغولي باخ كي بيت نوجي جماعتك افوتيت وقتك اروى تماشاك في جماعتك انا كوتو بس شو تمزجوت في جماعتك أنا كوتوا لبري بو قربوي أمن وش جماعتي باخكي كان للري خوي پروردگار بلام إما أمرو أبيت بورو حوا عبادتي خوي پروردگار بكي كبزانين أم خير جورة سخمان ليس نوجي جماعت معلومي جنابتنا كفرموده مان هي 25 فرموده مان هي 27 نوجي خيري 27 نوجي كلام الله إنسان بيكا يا بغير جماعت بيكا بس تو كإيد بو مزجوت
ئەو وەختە ئەم خێرە گەورە دەست ئەکەوێت جا ئینسانی مسلمانش بێت تەماحایی بووە قیامەتی خۆی نەک تەنها هەوڵدانمان بەس بۆ دنیا بێت. دیارە حەزەکەمەوە بکەینە پرسیارێکی زۆر گرنگ، پرسیارێکی زۆر جددی. دیارە مانگی مبارەکی پڕخێری ڕەمەزان بۆ خۆی بڕێ خصوصیاتی زۆر گرنگی هەیە جیا لە عیبادەتەکانی تر وە جیا لە مانگەکانی تر. سەرەتا ئەبێ هەمومان ئەم ڕاستیە بزانین، پێویستە ئینسانی دیندار، ئینسانی ئەهلی ئیمان پێویستە بەردەوام دامەزراوی هەبێ لەسەر ئەو دینە مبارەکە. پێویستە ئێمە وەکو عولەما ڕەحمەتی خۆیان لێ بەفەرمیانە ڕەبانی بین ڕەمەضانی نەبین، هەمیشە خوایی بین، پەروەردگاری بین، لەگەڵ شەریعەتە مبارەکەکەیە بین، زەمن هەرچۆن بێ، ڕۆژگار هەرچۆن بێ، بارودۆخ هەرچۆن بێت، پێویستە ئینسان بینی خۆی وخوا هەمیشە بە تۆکمەی و بە بەهێزی ڕاگرێ. بەڵام ئەتوانم بڵێم وەکو ئەسەفێک لە مانگی مبارەکی پڕخێری ڕەمەزانە نەکەر ئینسانە باشەکان، ئەو کەسانش کە زۆر ئیلتیزامیان بە شەریعەتی خوای گەورە بە ئەحکامەکانەوە نییە، بە بەها باڵاکانی ئەو ئیسلامە مبارەکەوە نییە، بەڵکو لە مانگی مبارەکی ڕەمەزانە هێزێکی وە میهرەجانێکی وە ئەخڵقێنی ڕەمەزان، ئەوانش کە ئیلتیزامیان بە شەریعەتۆ نییە، ئەوانش وەک بڵێ ئەکەونە جۆرێک لە خۆکۆکردنەوە و خۆ جەم و جۆرکردن. مەسەن بۆ نمونە گەنجی وا هەیە لە مانگی مبارەکی ڕەمەزانە لە مزگەوتەکان دەرەکەوێ ئەهلی نوێژ و عیبادەتە، خوشکێکە بینی پێشوەخت ئیلتیزامی حیجاب و لەچک و جلو بەرگەکەی نەبووە، لەم مانگە مبارەکە ئیلتیزامێکی جوانی پێوە ئەبینی، دوکاندارێکی بازار ویژدانێک بۆ خۆی دروستەکە، کارمەندێکی دائیرەیەک ئەبینی سەرجەم چین و توێژەکان لە مانگی مبارەکی ڕەمەزانە جوڵەیەکیان تێ ئەکەوێ. بەڵام لە ڕۆژی جەژنە لە دوای مانگی مبارەکی ڕەمەزان بەداخەوە چۆن ئەڵێ 180 پلە ئەو گێچەماندا ئەبەزێ. ئەمە حاڵەتێکی بەڕاستی نائاساییە، دیاردەیەکی ناباشە. ئێمە حتا عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون بۆ ئەوەی کەسێک بزانێ تاعەت و ماندووبوونی لە میزانی خوای گەورە قبوڵ بووە و گیرا بووە، ئەوەیە کە لە دوای ڕەمەزانیش بەردەوام بێ. عولەما فەرمون هەر کەسێ لە دوای ڕەمەزانیش بەردەوام بوو بە نوێژەکانی، بە عیبادەتەکانی، بە ئەخلاقیاتە جوانەکانی، بەوەی کە شەریعەت داوای لێکا توانی لەسەر ئەوە بەردەوام بێ، ئەوە عولەما فەرمون مژدەی لێ بێ نیشانەی قبوڵبوونی عیبادەتەکانێتی. جا توانم بڵێم بەداخەوە ئەوە حاڵەتێکە، بۆیە داوا ئەکەم لەسەر جەم مسلمانان ئەوانەمان پێش ڕەمەزانیش ئیلتیزاممان هەبووە، ڕەمەزان ئێمەشی گەرم و گوڕ و جەم و جۆر کرد، ئێمەشی هێنایە مزگەوت، عیبادەتی باشتری پێ ئەنجامداین، تند و تۆڵی کردینەوە بینی خۆمان و خوا، و ئەوانەشی کە پێش ڕەمەزان ئیلتیزامیان نەبووە لە مانگی مبارەکی ڕەمەزانان داوا ئەکەم دوای ڕەمەزان نەگەڕێنەوە سەر ئەو حاڵەتانەی کە شەریعەتی خوا پێی پەسەند نییە. بۆیە وەک ئەسەفێک ئەڵێم لە مانگی ڕەمەزانە زۆر چست و چالاک و گەرم و گوڕین، لە غەیری مانگی مبارەکی ڕەمەزانە سەیرەکی ئەو گەرم و گوڕیەمان لە ڕاستیە نامێنێ. ئەوە داوا ئەکەم وانە بێ حاڵەتێکی باش نییە و ئەتوانم بڵێم علاماتێکی باشیش نییە لە ڕاستیە. بۆیە وەکو عولەما فەرمیان علاماتی عاقبەت خێری و قبوڵبوونی عیبادەتەکان بریتیە لە بەردەوامبوون لە دوای مانگی مبارەکی پڕخێری ڕەمەزان. ئێمە خوای گەورە هیدایەتی داوین ئەو مانگە مبارەکە لە هەموو ڕووەکانەوە ڕۆحمان ئاوێزان بۆ لەگەڵ فریشتەکان، دەرگای بەهەشت کرایەوە، دۆزەخ داخرا، شەیاطینی کۆت و زنجیر کرا، هەموو شەوێ خوای گەورە لە وەجبەیەک لە ئومەتی پێغەمبەر خۆش بووە، قابلیەتی ئەوەی هەیە عشقێک ڕۆحێک هێزێکی لە ناخمانە چاند دەبێ بەڕاستی دوای مانگی مبارەکی پڕخێری ڕەمەزانیش بەردەوام. ئێمە لە ڕەمەزانەوە عەلی زۆرمان داوە بەخۆی خۆمان لە هەموو لایەکمان، لەوەی کە تازە تۆ بەکارە، لەوەی کە چەند ساڵە عیبادەتی خواکە هەموو مەوعدمان بەخوادا، لە ڕەمەزانە وتمان خوایە تەنها تۆ خوامانی، تەنها موحەممەد پێشەوە و ڕابەرمانە، تەنها قورئانەکەی تۆ دەسوورمانە، ڕووی دڵمان لە تۆیە، ڕووی دڵ و زبان و سیاسەت و اقتصاد و ئابوور و ژیان و مردن و مەحیا و مەماتمان بۆ تۆیە. نابێ دوای ڕەمەزان بەم دەمە بۆم دەسە بەم فعلەکە ئەم قسانە کردومانە پاشێز بینەوە لێی، نابێ ئەو خەرمانە جوانەی عیبادەت و تەقوا و ذیکر و فکر و شکر و دەستنوێژ و شەونێژەی کە هەمان بۆ لە ڕەمەزانە دوای ڕەمەزان بەدەستی خۆمان ئاگرێکی تێفڕێ بدەین و وازی لێبێنن. کن ڕەبانیەن وەلا تەکون ڕەمەزانن، محەممەدی بە، قورئانی بە، نەک ڕەمەزانی بی، بە هەموو پیاڵەیەک نێتە مەلە لەسەر هەموو پەتێک هەڵپەرکەی خۆی نەکا، دەستری سەرچۆبی نەبێ هەڕۆژێ بەدەستیەکێک و تەنها قورئان و ئیسلام ڕێگە و ڕێبازی بێ.
وەسیەت و تەوسیەم بۆ ئەوانەی کە لە ڕەمەزانەوە بەعدیان بەخۆی خۆیان داوەخوای ئیتر ئێمە پشتمان لە گوناه کرد ڕووی دڵ و زبانمان کردێتەوە وەسیەتم بۆیان ئەوەیە ئەگەر ئەیانەوێ ئیستیقامەتیان هەبێ با ڕەفیقی مسلمانیان هەبێ ئیستیقامەت چەند ڕێگەیەکی هەیە کە مسلمان ئەتوانێت ئیستیقامەت تەنها خودی خۆت نیت بە کۆمەڵگا و بە هەموو کەسێک هەتاکو تۆ ئەکەویتە سەر پێی خۆت پێویستی بۆ مسلمانە هەتا ڕۆژی قیامەت هەتا پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ هەر مسلمان لە ناو کۆمەڵی مسلمانان دابڕێ و نمونەیەکێتە وەکو مەڕێک وایە لە ناو مەڕان بڕوات و گرگ دەیخوا بۆیە ئەوەی کە تۆبەی کردو با لە فەیسبوک ڕەفیقی مسلمانی هەبێ با ئەهلی مزگەوت کا بە ڕەفیقی خۆی با لە زانکۆ و پەیمانگا و مەحەدەکان گەنجی مسلمان بگرێ بۆ ئەوەی ئەگەر جگە لەوە تووشی زەرەر و زیانی ناکات دەستی ئەگرێ بەرەو بەهەشتی ئەبا ئیستیقامەت ئەو سیارەیە کە هەمومانی تێئەچین هەر کەسێک لی دانە بەجێ بە ئەمانەوە ئەیگەێنێ بە بەهەشت و بە لیقا و بە ڕەزامەندی خوای گەورە و میرەبان بۆیە تەوسیەم بۆ هەموو لایەکەوەیە دوای ڕەمەزان هەمان مسلمان بە ئەو خوای کە لە ڕەمەزانە هەبوو ئیسلامەتی و دینداری زەمان و مەکانی بۆ نییە هەندێک کات ڕاستە ئێمە زیاتر عیبادەت دەکەین زیاتر لەخوا نزیکە بینەوە هەندێک مەکان و شوێمان بۆیە بەس ئەو خوای کە لە ڕەمەزانە هەر ئەو خوای کە لە دوای ڕەمەزان هەیە ئەو خوای کە لە وڵاتی کوردستانی ئێمە عالەمی ئیسلامی هەیە ئەو خوای کە لە بەرلین و لە لەندەن و لە فڵان و لە فیسار هەیە بۆیە ڕەبانی بەواتە خوا بناسە ڕووی دڵ و بکەرە خوا نەک ڕووی ڕوود لە قیبلە بێ و دڵ لە بازار بێ دڵ و زبانە لای خوا بێ ڕەفیقی مسلمانی چاک بگرە لەگەڵ خەڵکی چاکە بە چاک بڵێ چاک خۆر بە چاک بیست بە ئەو کاتە خوای گەورە و میرەبان بە ئەو کەشتە ئیستیقامەتەوە تۆ ئەگەنێ بە ڕەزامەندبوونی خۆی و بەرەو بەهەشتەکەی